واتشيا كيف بخوا نايناسم رقمه جوابي دي ودي لا جوابي دي ولا الو كيف تكورا تي بالا تلفونت كرديا ساعات دوی شوی لبو پیاوان بحالا نایکن بس لو آفرتان دیکن نازانی اوت لی تلفون دو کردیا کوریا خیزانیم نوا داوانی بردن دای خواهی هان اوت لیا هان بیم بلی اوت لیا تلفون لو کردی نايناسم بخوا نايناسم نایناسی دلم کیه هان نايناسم باش او رقمك يورد اقرم يستا سبين الروين دكم اوت لیا شد بينا براو هيان هيان كتي هيان كرتي أولو جوابنا دايتو خريكي يجبو كادا بروك نيك ساكن لو بينا لا لا تايا أو بواسير ماكي لبري بياوێکی زۆر سێری شتەکە لە تەنیش خۆتایە من بانگەکەی بەس لەبەرەوەی ماندوو بکەیت تلاكوا هيان بەڵێ أو لو بينا ئێوە ئاو نییە لە بەردەمتا كتي دا أو جرما وتسار بينا داي ئاوە کۆ بخوا ريكتي أتو نازانية من لو زتينم هيو أو ساردة تيا ئەرێ دۆ تەواوی بۆ شەڕ بە من ئەفرۆشی ئاوەکە گەرماڵی گەرمە ساردەڵی ساردە قورگمێشێ کەس لە تۆ تێناگات دڵم دەمناقەشەم لەگەڵ مەکە بەسبی بڕێنەوە هیچ ناوێت چم ئیشم هەیە نا هیچم نایە هەیان میوەی بینە میوە ئەی تو ئێستا نانی نەخوارد بڕۆ میوەکەی بینە دەبڕۆ دەی Do you own any NFTs? Yes. هەیە ئافرین دەست خۆشی عافێت بێ هەیان هەیان ئەدی و ترێ جوانم کڕیە کاترێ دلێر ئەوانە بخۆ ترێکەش دوێنم خۆڕا ناکات ترێکە دەبینە دەی خۆم حەزم لێ ئەوە چێ ئەو هۆندۆکەتینە ئەو تۆ چۆن پێتە خوێ و هەموو شتە بم بەیانە ئەرێ ماعیدەی خۆم نێ دەی خۆم فەرمی ئەو ترێکە بیخۆ دەست خۆش بۆ ناچی بۆ دەوام دلێر ساعت 8:30 دەوامی چی خۆ دەزانی بۆ ناچ خۆم چییە زانم ئەدی کابرای سعات دوو شەوەیە دلێر بەستەیەکی گوێی لێ بە حەیامە چێ دوی شەوێکی غەڵەت کردبووی و تەواو غەڵەت کردبووی سعات دوو شەو غەڵەت کردوێتی بۆ ژمارەی تۆ بۆ بۆم نیناکە سعات دوو شەو هەیان بەستە دلێر ئایبە دراوسێ گوێی لێ بە حەیاش ناموسمانە چێ بابا چەند ساڵە ژنی تۆم چیت بەمنەوە بینی وەڵا ئەوە دیتمان ئەوە دیتمان ها دیتمان زۆر عیبە بۆ تۆ دلێر زۆر عیبە لاکەوە لاکەوە لە بەرچاو ئەلو دادە نەرمی باش بە قوربان دەستماز دەکەم بەڕێزی هەیانت دەوێ یەک دەقە بانگ لەکەم هەیان ئەلو باشی پوری گیان تۆ چۆنی بە قوربان سلامەتی وەڵا باشم ماڵەوە چۆنن بە قوربانت بووم بەڵێ پوری گیان لە ماڵە بووم
ئێوەرە بی بە قوربان حازرم کردو بۆتان باشە بە قوربانت بم زۆر سوپاس سەلام لە ماڵەوە بکە بە ڕێزی گیان مين أم بالي يلا أم بالي لاكو تقی دەرگایە درقايا ورا تمشاكا أتأمل لو ما عليك ما تدركيناك يا ها مري تصدق زوان زعمت انا ماني مع حاجه رسوليا ناكا كيرا ماري ما بحاجة رسولي نيا بالله هو زارش كم هاتيمه برام هو ايرا هو غلطني ما من أتو زارت كاتي إيرو كانا رزو برادر مع حاجه رسول يعني دي كاتي إيرو كانا انا هاتي ميرم زارش هر إيرا هر ايرا وي هيان كو حياة بردم هيان كاورة سورياتو هو كاكا لسه الخوبه كاكا لسه كاورة سورياتو لسه الخوبه يا وسطا رحتو دي ماري من هدم دي ماري ما هدم سرس دنبه تربيه دنبه لەبەر واژێ بەرە مامەگیان بە قوربان لو توش عاقل كرديا تا زارش كدر بيسي لتونك باشا او زور بيت تربيتها وایە آخ ئەوە چیە لێرە بچیتە أنا دستم زور ديرشي تكم له الشلا كتي هاي صبر دەمت بگردە ئێستا هەر لە ناغم بس أو دكتور أنا هات كين يده وتی ئێستا دەم خۆ دکتۆری باوکمان نییە أي علی بە درگای ئێستا ڕۆ بیکەرەوە بۆ خۆت ناچی جا تۆ کە هێشتوتە من بچم درگا بکەمەوە ئای چەندم پێ ناخۆشە دەچی بەساخ غیرەت